لە کوردستان 24 جوانترین سڵاوتان لێبێ لێوارە 24 ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون لەگەڵمان بن. لە هەولێر هاوڵاتیان دوایە بەربانگ لە پارکەکان وەرزش دەکەن. هاوڵاتیەک فێنکەرەوەیەکی جیاوازی بەرەمهێناوە. کانیاوی قشیلۆ ئاوێکی سازگار و دیمەنێکی ناوازە. وەرزشی یاری خلیسکانی سەرسەهۆڵ بە شێوەیەکی مۆدێرن و سەردەمیانە بە ستانداردی نێودەوڵەتی لە پرۆژەی بەرزاییەکانی سلێمانی کرایەوە و لە ئێستادا ڕێزومەندان و وەرزشکاران ڕۆژانە بە شێوەیەکی زانستی یاری خلیسکانی سەرسەهۆڵ ئەنجام دەدەن. ئێستا ئێمە خوێندکارەکانمان ئامادەن بە پێی هەلومەرجەکانی سەلامەتی پشکنینیان بۆ کراوە و ئێستا لەگەڵ مامۆستاکانی تایبەت یەنە ناو یاری خلیسکێنەی سەرسەهۆڵەکە. ئەم پرۆژەیە بە پێوانەیەکی ستاندەتی یاری هۆکی جیهانی دروست کراوە لەلایەن کۆمپانیایەکی بەناوبانگی سویدیەوانە بە ناوی هۆکی پراکتیسەوە. ئەم کۆمپانیای نزیکی 300 پرۆژەی لە جیهانە تا ئێستا دروست کردووە و پێوانەکەشی و هەروەکوتم بە ستاندەرێکی زۆر گەورە دروست کراوە. لە سروشتێکی جوانی بەرزایەکانی سلێمانیە ئێمە پرۆژەیەمان دروست کرد بۆ هەمووانە، هەموو کەس ئەتوانێت لە شاری سلێمانی بەشدار بێت. گرنگە کە خوێندکار لە ڕووی جەستەی ئەوانێ زۆر چالاک بێت. وەکو خۆمان هەمومان نەزانین کە زۆرینەی کێشەکانی ئێستا دایک و باوکان هەیەە وەکو خۆم وەکو باوکێک ئەوەیە کە ئەم یاری ئەلکترۆنیانە ئێستا زۆر باوە ئیتر لە یاریەکانی فۆرتنایت و پۆبجیەوە بگرە هەتا دوایی مناڵ لە بەدانیشتێکی زۆر و بە ئەوەی کە جەستەیەکی ناچالاکیە بێت لە ماڵەوانێ تووشی نەخۆشیەکانی جەستەیە بێت تووشی نەخۆشیەکانی دەرونیە بێت لەبەرەوەی ئەمە گرنگە بەلامانەوانێ وەکو چۆنەڵێن لەشێکی بەتەندروست و مێشکێکی چالاک گرنگە مناڵەکانمان ئیتر بێنە دەرەوە. ئێمە ئامادەین ئەو پرۆگرامێک دروستکەین بۆ خوێندنگە ناوخۆیەکان لەگەڵ هەروەها لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەیەک ڕێکەوین بۆ ئەوەی کە خوێندکارانی ئەوانی سوودمەند بن لەم پرۆژەیە. خۆزێک کە سەرەتا سەردانی ئێرە ئەکات ئێمە وەک ستافی ئایس زانیاری و ڕاهێنانی باشی پێ ئەوین کە بتوانێت بە شێوەیەکی زۆر دروست یاریەکە بکات. لێرە لێرنین ڕووممان هەیە کە تایبەتە بە ئینفۆرمێشن و زانیاری لەسەر یاریەکە. زۆر گرنگی بەلایانی سیفتیین هەر مناڵێک کێتە ئێرە یاخود هەر کەسێک کێتە ئێرە مەرجمان ئەوەیە کە کڵاوی سەلامەتی ببەستێت بۆیە بتوانێت زۆر بە باشی زۆر بەقوەتی یاریەکە بکات لە کاتی کەوتنە هیچ ڕوبەڕووی هیچ شتێک نەبێتەوە. هەرچەند بەشێک لە پزیشکان و شارەزایانی بواری تەندروستی ڕۆژۆگرتن بە حەسانەوەی گەدە دەزانن بەڵام ئەم پرسیارەش دێتاراوە ئایا ئەم کەسانی تووشی نەخۆشی گەدە بوون لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەوە دەبێ بە ڕۆژوو بن؟ بۆ وەڵامی پرسیارەکانتان لەباری بە ڕۆژووبوون و کاریگەریەکانی لەسەر گەدە بینەری ئەم ئینفۆگرافیکە بن. بە ڕۆژووبوون لە مانگی ڕەمەزان بۆ هەندێک کەس واتە پێدانی پشوو بۆ کۆئەندامی هەرس بە گشتی و گەدە بە تایبەتی، بەڵام بۆ هەندێک کەس بە پێچەوانەوە واتە زیادبوونی کێشەکانی گەدە بە تایبەت ئەوانەی نەخۆشی درێژخایانی کۆئەندامی هەرسیان هەیە. هەڵبژاردننی جۆر و کاتی خواردن و خواردنەوە زۆر گرنگە بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان دەردانی ترشەڵۆکی گەدە و هۆکارەکانی پارێزگاری ئەو کۆئەندامە. بۆیە دەبێت ئەو کەسانەی لە بنەڕەتدا کێشەی گەدەیان هەیە باشتر شارەزای خواردنەکان بن. لە ڕووی زانستی پزیشکیەوە
ئەو کەسانەی هەندێک جۆری نەخۆشی درێژخایانی کۆئەندامی هەرسیان هەیە نابێت بۆ ماوەیەکی درێژ برسی بن و هەموو جۆرە خۆراکێک بخۆن. بۆیە پێش بڕیاردانی بە ڕۆژووبوون پێویستیان بە ڕاوێژی پزیشکی پسپۆر دەبێت. ئەو هۆکارانی پێویستە لێیان دوور بکەوینەوە بۆ دووربوون لە کێشەکانی گەدە. زۆر خواردنەوەی ئاو یان هەر شلەیەکی تر لە کاتی ڕۆژوشکاندن، چونکە دەبێتە هۆی کشانی دیوار و زیادبوونی فشاری ناوگەدە. جگەرەکێشان دوای ڕۆژوشکاندن، چونکە لەو کاتەدا گەدە بەتاڵە و دەبێتە هۆی زیاتربوونی زیانەکانی جگەرە. نووستنی ڕاستەوخۆ لە پاش خواردنی پارشێو هۆکارێکی ترە بۆ کێشەکانی گەدە و گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناو سوورێنچک و ناودەم. بخۆ ڕۆژیگرتن دەرفەتەکە و گەدەی مرۆڤی ئەنکۆ مەعیدە و هەناف شێوەکی گشتی بکەونەت حاڵەتێکی بێهێنڤەندانێدا. لێ هەندێک کەسا بنمونەوێت ئاریشە قەرحا گەدەی هەی دبیت هەندێک شوانە نەشێن پتریا خەلکی پتریا ئەوێت کە بژین مەعیدەیەشانە ئەوە هەبیتن ئەوان ئاریشت قوڵونێ هەبن ئەتشێن ڕۆژی بگرن بەس هەندێک کەسێت هەین بیت نەشێن ڕۆژی ببم تایبەتی ئەوێت و قەرحا نی هەبیتن ئەنکۆنو نشنی خلالی هەیڤونیڤە قەرحە هەبیت یا نیبیتن ئەو نەشێن بگرن. دیسان ئەو کەس ئەوێت تیشی سەربار کابین ئەنکۆ مضاعفاتە بنمونە ئەوێن کوبەرینوگە قەرحەوە پەقی بیت یان قەرحەوە تیشی نەزیفی بیت دبینیتن پیسۆتیەوی یا ڕەش بی یان تیشی کێمخینێ بی ئەڤەژی نەشێتن پرۆژی بیتن. نەساخیان کاندامێ هەرسێک گەلەکن بگرەش وەکیمەک بەحەسکری هەودانن مەعیدەی و قەرحێ دیسان ئاریشە ئاریانە قۆلۆنێ قەرحە قۆلۆنێ ئاریشێن زراوێ بنمونە بەر ئەتناف زراوێدا هەبن ئەنکو مەڕاڕێ هەودانن زراوێ و ژبلی هەندێک نەساخی دیچێت بیت کێمتر بن ئاریشێت پەنکریاس و ئەوانە ئەو کەسێت ڕۆژی بن هەندێک ڕێنمایی هەنە تایبەتی بووان دەبێتن پێگیری پێ بکەن. ڕفتارێن خواردنێ دەبێتن شێوەکی دروست بن بۆ نمونە خواردنێ دەبێتن کێمکێمە بخۆت هێدی بخۆت باش بجیت وەختی خواردنێت خۆتن نەئاغویت نەسەحکەتە تەلەڤیزیۆنێ چونکە توی دەمیدا گەلک هەوا تێتە داعیران و مرۆڤی هایلینە تیشی ئاریشێت غازاتە و انتفاخی بیتن دیسا جمعن خوید خواردنی کێمکێمە بکەتن نەوەکو خەلکێ دەوت زیکە خۆ پڕ نەکەت زی خواردنێ نەخۆت بکێمی و دوو دەمژمێر پێت بن مابەینە خواردنێ و تایبەتی جەمێ سەرەکیە خواردنێ و نووستنێ دەبێتن فترەکە درێژتر هەبیتن ماوەک هەبیت مابەینە نووستنێ و خواردنێ دیسا خۆ درێژ نەکرد دەمێ خواردنێ چونکە ئەف درێژکردنە پشتی فتارێ تایبەتی بیتە ئەگەری زغڕینەوە تڕشیان بوو ناف سۆڕنجکەوان کومەری ئەوت بیتە ئەگەری ئاریشن مەعیدەی دیسان خواردنێ دەبێتن خودیر بێخیتش خواردنێ گەلک قەڵاندی گەلک دهن تژی دەهنیان خواردنێن کەرستن کافۆین تێدا هەی قاوە و چای تڕاش یعنی گەلک پێدویە کێم کرد و خواردنێن گازی شربتên destکرد تایبەتی یعنی ئەوەی بیاوەکی نەریتەکەت نافمەدا دەبێتن شربەت ڕاش بێتە و خواردن ئەو شربەت ژی خەر تۆزە و ئەف تۆزە کارتێکردنێ سیستەمێ کو هەرسێتکردنەکی gelek جاده پرسیار هێتەکردنش جوورێ خواردنێ بخۆ gelek نێوە گرنگە پتر گرنگە ڕفتارên خواردنەوە کۆم بەحەزکردی ئەوە گرنگترین ڕێنمایی نەبووان کەساوێک و دەبێتن ڕۆژی ببن و ئاریشن گەدەی هەبن. خۆراکە سوورەوکراوەکان و قوتوبەندەکان و ئەو خواردانەی دۆشاوی تەماتەیان زۆرە. ڕێنمایی بۆ ئەو کەسانەی کێشەی گەدە و کۆئەندامی هەرسیان هەیە. خواردن لەسەر خۆ بخورێت و جوینی خواردنەکان بە باشی بێت تا بە ئاسانی لە گەدە هەرس بکرێت. کەم خواردن و زیادکردنی ژەمەکان بۆ ئەوەی گەدە زۆر هیلاک نەبێت. دوورکەوتنەوە لە خواردنی زۆر گەرم و زۆر تیش و هەروەها ئەو خواردانەی ترشیان زۆرە. 2 بۆ 3 کاتژمێر پێش نووستن هیچ مەخۆ. نەخواردنەوەی ئاو لە کاتی ناخواردن و دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان. خواردنی ئەو خۆراکانی ڕیشاڵەکانیان زۆرە وەک سەوزە و میوەکان و چەرەزی وەک باوی. جگە لە هۆکارەکانی پەیوەند بە هەڵبژاردننی جۆر و بڕی خۆراکەکان
فشاری دەرونی و بوونی هەندێک نەخۆشی درێژخایەن و وەرگرتنی دەرمانی ئازارشکێن هۆکاری ترن بۆ سەرهەڵدان و زیادبوونی کێشەکانی گەدە. ئەو کەسانەی چارەسەری کێشەکانی گەدە و حاڵەتی زیادبوونی ترشەلۆکی گەدە وەردەگرن دەتوانن بەردەوام بن لەسەر چارەسەریەکانیان لە کاتی ڕۆژوشکاندن یان پێش نووسن وەریان بکرن. لە شەوانی مانگی ڕەمەزان خەڵکێکی زۆر ڕوودەکەنە پارک و شوێنە گشتیەکان و بەشێکی زۆریشیان دوای بەربانگکردن وەرزش دەکەن. باشترین وەرزشش دوای بەربانگ جۆڵەی وەرزشی و ڕێکردن و ڕاکردنی لەسەر خۆیە. هاوڵاتیانی شاری هەولێر پارکی شەی سامی عەبدوڕەحمان بە شوێنێکی گونجاو دەزانن بۆ وەرزشکردن و بەڕێکردنی شەوێکی خۆشی خێزانی. جگە لە مانگی ڕەمەزانانیشدا جاران بۆ ماوەی 5 ساڵ و 7 ساڵێک دەبێت بە بەردەوام دەمەوە پارکی سامی شوێنی وەرزشکردنەکەی لێرە هەم ئارامە هەمیش لاینی تەندروستێکی بەبوونی ئەو گژوکیا و جار و درەختە سەوزە و باش و خزمەتی گوزاریەکانی ئێرە زۆر باش بەردەستن شوێنی بەڕاستی جێگەی دەستخۆشین دەتوانانی ئۆکسیژینێکی باش لێرە دەست بێ. من بەڕاستی ناتوان بڵێم وەرزشوانێکم بەڵام کەسێکم کە زۆر حەزم بە وەرزش هەیە کەمتر هەوڵ دەدەم بڕۆم بۆ هۆڵەکانی یاریکردن لەبەرەوەی لەوێ ناتوانیت و ئۆکسیژینێکی باش دەست بخەی بەڵام لە پارکدا دەتوانی بڕی ئەو دوانە ئۆکسیدێکە لە لەشی تودا هەیە دەری دەکەێتە دەرەوەی لەشت بەڵام لە بەرامبەردا پێویست بە وەرگرتنی ئۆکسیژینێکی زۆرتر هەیە تاوەکو بتوانانی ئەو وزەیە کە سەرفی دەکەی بە زیادەوە بەدەستی بخەی لە شوێنی وەرزشدا. یعنی مانگی ڕەمەزانش نەبوویتە ڕێگر بۆ ئەوەی وام لێ بکە یان زۆر کەسی وا لێ بکە کە لە ماڵەوە دانیشین. پێمان خۆشە ئەمەش هەموو وڵاتیەکان بێن وەکو ئەوانی تر ئەوانی مناڵیشیان هەیە دەتوان مناڵی خۆیان لێرە بەجێبێن مناڵەکانی وەرزش بکەن لە هەمان کاتە ئەوانش وەرزش خۆیان بکەن. ئێرە شوێنێکی بەرچاوە خەڵکانی شاری هەولێر و دەرەوەی هەولێریش ڕەمەزانە شوێن ئەو دێنەوە شوێنە بۆ وەرزشکردن بە تایبەتی ڕەمەزانانیش مەفروزە هەموو ئینسانێک هەموو بەشەرێک ڕیاضە بکە بۆەوەی چەند سەعاتێک هیچ ناخوا و دوو شەوانیش پاشێو دەکا کە خواردنێکی زۆرە خوا و لەسەری ئەنوێت کە نووسیش کە هەستاوە ئەو خواردنە لە ژۆرە چی لێدێ هەمووی ڕێک ئەیبەسێ دەبی مەفروزە ڕیاضە بکە جوولە بکە هەتاوەکو ئەو خواردنە نەبتە چەوری نەبتە هۆی توشبوونی قەڵەوی و نەبتە هۆی توشبوونی زیادبوونی کۆستۆم و زیادبوونی شەکرە دەبی مەفروزە پاش فتار 2 ساعت پاش فتار ڕیاضە بکە. لە وڵاتی مصر بەوەی بەرزی پلەی گەرمی کەشوهەوا ڕۆژوگرتنی موسڵمانان قوڕستر بووە هەر بۆیە خواردنەوەی شەربەت لە کاتی ڕۆژوشکاندن بە پێویستیەکدا دەنرێت جگە لە پێویستیەکەی خواردنەوەی بۆ تەنەریتێک بە تایبەتی شەربەتی تەمەرهیند کە هەر لە کۆنەوە خەڵکی ئەو ناوچەیە ئارەزوی دەکەن. هەموو ساڵێک و لە مانگی ڕەمەزاندا شەربەت فرۆشەکانی شاری قاهێرە فرۆشگاکانیان پڕ دەبن لە کڕیاران. ئەم ساڵیش بەهۆی گەرمای کەش و هەواوە بازاڕیان گەرمتر بووە. ئەمە نەریتی خەڵکی ئەمەیە کە بە ڕۆژوو دەبن و ئێواران شلەمەنی زۆر دەخۆن کە هێزی زۆریان پێدەبەخشێ. ئەگەر ئەم شەربەتانە لە پاشێواندا بخورێ بۆ نمونە شەربەتی تەمەرهیندی وا دەکە هەست بە توێنێتی نەکەی. ئەو شەربەتانەی لە میسردا پڕفرۆشترین و باون بریتین لە شەربەتی تەمەرهندی و قەیسی بە بڕوای میسریەکان
شربەتی تەمەرهندی مەترسی توشبوونی نەخۆشی شەکرە کەم دەکاتەوە. پیاو بە درێژایی ڕۆژ کار بکات، بێگومان ماندوو دەبێت و دەستەش پێویستی بە وزە و شیرینیە. زۆر جار لەسەر خوانی ئێوارانمان چەندین جۆر شەربەت دادەنین، وەکو شەربەتی سووسا، شەربەتی تەمەرهندی و شەربەتی قەیسی. ئەمە ژنەریتێکی کۆنی ئێمەیە لە ڕەمەزاناندا. لە تەواوی جیهان موسڵمانان بە درێژایی ئەم مانگا لە ڕۆژهەڵاتنەوە تا ڕۆژ ئاوابوون بە ڕۆژوو دەبن لە خواردن و خواردنەوە. ئەمەش وا دەکات بە ڕۆژوو بووان زیاتر حەز بە شیرینی و شلەمەنی بکەن. هاوڵاتیەکی دانیشتووی سۆران ئامێرێکی فێنکەرەوەی دروست کردووە کە هێزی کارەباکەی لە 2 ئەمپێرونیوەوە کردوویەتی بە 1.5 ئەمپێر کارەبا و توانایەوەشی هەیە ماوەی 4 بۆ 6 کاتژمێر کارەبا لە خۆیدا بهێڵێتەوە. پرۆژەکەی ئەو هاوڵاتیە لە قۆناغی کۆتاییدایە و دەیەوێت بەداهێنانەکەی ڕێژێکی زۆری کارەبای بەکارهێنراوە بگەڕێنێتەوە. من ناوم مازر نەسەدی معروف، ناسراوم بە وەستا مازر لە سۆران، دانیشتووی سۆرانم. تقریبا 28 ساڵە لە بواری ئەلکترۆنی و لە بواری کۆمپیوتەر، 5 ساڵە لە بواری کۆمپیوتەر کار دەکەم. پێشتر چەندین پرۆژەم هەبووە بۆ لە بواری سۆفتوێر و ئەوانە، بەڵام لەو بوارەدا هەوڵمدا کە بوارەکەی بگۆڕم. کە توانیم موبەردەیەک دروست بکەم، ئەو موبەردەیە بە کارەبایەکی نزمیش بکاتن و بە شەحنش بیتن. تقریبا توانیم لە 75 وات تا 120 وات کار بکاتن، کەواتە دەکاتە تقریبا 1.5 ئەمپێر. هەوڵمدا لەو بوارە کە پەرەی پێ بدەم، ئەو بوو تقریبا نزیکەی 5 ساڵان بەو پرۆژەیەوە بووم تا دروستم کرد تا گەیشتمە ئەمانج. بەبێ کارەبای شەکەم 4 ساعت تا 6 ساعت ئیش دەکات. 4 ساعت تا 6 ساعت. هەوایەکەشی کەمەکەی بزەبت کەمی ئیرانە، فولەکەشی بزەبت موبەردەی عراقیە، ئاوکەشی خۆی ئەفرادیە. هەوایەکەش ئەگەر کارەبا زایب بێت یان بەخۆت بێت، شەحنی هات بێتە خوارێ یان نات بێتە خوارێ، هەوای هەفش خۆتی نزم ناوێت. توانیم کە موبەردەیەک دروست بکەم، موبەردەکە 1.5 ئەمپێرە. ئەگەر بێت و تقریبا موبەردەکە 2 ئەمپێرونیوە، ئەگەر بێت و بەکار بێتن، ئەگەر 10,000 موبەردە لە کوردستانی خۆمان بەکار بێتن، کەواتە دەتوانین 20,000 ئەمپێر لە کارەبا بیگەڕینەوە. ئەو گرفتەش هەوڵمدا کە کولفەی کارەباکە کم بکرێمەوە، بتوانم کە خەڵک بە کارەباش کمیش پێ بکە و لە هەمان کاتدا کاری شەحنش بکاتن کە بتوانین سبێ ڕۆژە کارەبامان نەبێتن، نەتوانین بەو شەحنە ئیش پێ بکە. تقریبا 4 ساعت تا 6 ساعت کە موبەردەکە ئیش دەکاتن و ئەو موبەردەکە ئیشش دەکاتن، هەوایەکەی گۆڕانکاری بەسەردا نایێت. لە یەکەم دقەی کە شەحنەکەی هەوایەکەی چۆنە، ئاخر دقەی دێت بکوژێتەوە نەفسی هەوایە. کوردستان پڕە لە سروشتی جوان و کانیاوی قشتی لۆش، یەکێک لە کانیاوەکانی زۆر کۆن و گەورەی کوردستانە کە دەکەوێتە سەنتەری ناحیەی بامەرنێ و دیمەنێکی تایبەتی بە سروشتی ناوچەکە بەخشیوە و ئاوێکی سازگاریشی هەیە. وەک نەریتێکی خەڵکی و ناوچەیە ڕۆژانە دەچنە سەرە و کانیاوە و کاتی خۆش بەسەر دەبن و ئاوەکەی دەخۆنەوە، تەنانەت لەگەڵ خۆشیاندا دەیبەنەوە.
كوني أبو تدبيني هندي بيرومتت عمري من داشين دادي من حفظ الصول وبو بيري من وبو بكل شيء من هم يا وكونيا من بعد شوتي جبرها نوعد شوتي نقول في شوتي كنوعد ندل خوي وشيء مدرو مين أو بيت هاي دونو ندل خو نهدا من دينور بيركوين عزيز من بين قشلو وعلماء باخذ وشيء ندل خو بلي سجود صلوا شيء بلديه نووی قشیلویا خود این هر یک تشتی بد وقتی جیو لیلویا گیره هبود گوته قشیلو ویت مش عمرتر چتر زونن بس کن یکو هندی به جیو کیافدا خلق مشات هتافيري وقتك وصلوا قلتي بفحص كير اوفا مقاطر تيتن يعني بي بنا فحصي ومعمله كير اوفا مقاطر تيتن بو همي تشتو يعني اوفا كوبوشا يو هندي بيجيو الصحيه ازدحام ديالا جديد ازدحام هندا جورو ريكو هدنو خاص إنيو روجيت إني خطبه ريكو هدنو تشوني نينا يعني علم بهدو بتشيتن ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە بن.